نەخۆشخانەی مناڵان و مناڵبوونە لە شاری کفری ماوەی مانگێکە کارەکانی دروستکردنی بینای ئەم نەخۆشخانەیە تەواو بووە بەڵام هێشتا نەکراوەتەوە. خێرخوازێک تێچووی دروستکردنی بینای نەخۆشخانەکەی گرتۆتە ئەستۆ بەڵام حکوومەت پێداویستیەکانی دیکەی دابین ناکات. هاوڵاتیان و چالاکانی مەدەنیش لە شارەکە باس لە گرنگی ئەم نەخۆشخانەیە دەکەن و داواکارن هەرچی زووە لایەنی پەیوەندیدار پێداویستیەکانی نەخۆشخانەکە دابین بکات و بخرێتە خزمەتی هاوڵاتیانەوە. بەڕاستی ئێمە ماوەیەکی زۆرە ئێمە معاناتمانێ بەسی خەستەخانەی خاصدە مناڵ بوون و ئافرەتان خۆتەزانی ینی حتا ئێمە سنووری لەگەڵ ئەم دیاتە عەرەبانەیش ئەوان شەر دێنە ئێرە فەقیرانە هەر ئەبێ بڕۆن بە کەلاروانە. ئێستا ئێمە داواکارین لەم حکوومەت کە بە زووترین کات زۆر پێشویستە ئەم شارە بە زووترین کات کە کەرەستە و کە دکتۆر و پسپۆری بۆ پەیاکا و یعنی وابزانێکێک شەرە داواکاریەکانی ئەو کاتێک کە ئێمە خۆپێشاندان کرا لە کفریەکێک داواکارەکانی ئەم خەستەخانەیە بوو یعنی داواکارین بە زووترین کات حکوومەت جێبەجێ بکە ئەو کارانە. نەخۆشخانەی مناڵبوون لە کفری ساڵانێکە یەکێک لە خواستە هەمیشەیەکانمان لەبەر ئەوەی ئەم شارە ڕۆژانە مناڵ تێ لەدایک ئەبێت. خۆشبەختانە پێش ساڵێک سەرمایەدارێکی نیشتیمانی ئەم بڕیارەیدا و ئێستا پرۆژەکە تەواو بووە. لێرەوە داواکەین لە حکوومەت لە وەزارەتی تەندروستی بۆ ئەوەی ئەم نەخۆشخانە بێتە خزمەتی خەڵکەوە کادری پسپۆڕ و پزیشکی تایبەت و ئالیات و کەرەستەی پزیشکی بۆ دابین کا بۆی نەخۆشخانەکە بەڕووی هاوڵاتیانە بکرێتەوە. بەداخەوە زیاتر لە مانگونیوێکە ئەم نەخۆشخانەیە تەواو بووە بەڵام وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم نایەنە پێشەوە. ئەمە ئەو تێگەیشتنە ئەداتە ئێمە کە وەزارەتی تەندروستی و ئەم حکوومەتە ئەیانەوێت بە زۆر تەندروستی هاوڵاتیان ڕادستی کەرتی تایبەت و نەخۆشخانە ئەهلیەکان بکەن. نەخۆشخانەکە لە ئێستادا چۆڵە و هیچ ئامێر و پێداویستێکی ئەوتۆی تێدا نییە تاوەکو بخرێتە خزمەت هاوڵاتیانەوە. بەڕێبەری نەخۆشخانەی گشتی کفریش باستە هۆکارانە دەکات کە بوونەتە هۆی ئەوەی نەخۆشخانەکە دوای تەواوبوونیشی هێشتا لەمپەر لە بەردەمکردنەوەیدا هەبێت. ڕاستی نەکردنەوەی نەخۆشخانەی مناڵبوون و مناڵان تا ئێستا چەند هۆکارێکی یەکێک لە هۆکارەکان ئەوەی ئێمە نووسراکمان کردو بۆ وەزارەت و بۆ وەزارەتی دارایی کە پێداویستی وەکو مێز و کورسی و پەردە و ئەوشتانە تا ئێستا کە بە بەهای 45 میلیۆن دینارە بۆ هەموو بەشەکان ئەمە ماوەتەوە تا ئێستا وەڵامان وەرنەگرتوتەوە. لەگەڵ ئەوەشە پێویستمان بە کارمەند دەبێت. ڕاستە ئێستا ئێمە هەندێک کارمەندمان هەیە بەڵام کارمەندی ترمانیشوێ بە هەمان شێوە نووسراکمان کردووە کە ئێستا ئێمە بۆی بتوانین ئەم ساڵ تێپەڕێنین بە شێوەیە کە بتوانین لە ساڵی داهاتوو کە دامەزراندن بکرێ هەندێک کارمەند کە لە تەندروستی دیالەوە تەنسی بکرێ بۆ ئێرە ئەمە شتێکی کاتیە ئەم دوو کتابە تەواوبێ بە ئاسانی ئەتوانین بکەنەوە. ئێمە نەخۆشخانەی مناڵان و مناڵبوون بە بەهای زیاتر لە 1 ملیار دینار لەسەر ئەرکی یەکێک لە خێرخوازانی شارەکە بۆ خزمەتکردنی بە خەڵکی کفری دروست کراوە بەڵام حکوومەت کەم تەرخەمە لە دابینکردنی پێداویستیەکانی بۆکردنەوەی بەڕووی چارەخوازاندا لە کاتێکدا زۆرجە هاوڵاتیانی کفری ناچارن بۆ چارەسەر ڕوو لە شارەکانی دیکە بکەن. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کفری.